ئێمەش هەر لەو پێشووتومانەکە ئێران جارێ هێزی بەرگری ئاسمانی کۆتایی پێ نەهاتووە ماجیدی لەم شەڕەدا ناوی سەیرمان بیست لە دیوی ئێرانەوە سەبارەت بە موشک و ئەوانە فەتاح و قاسم و فاتح و شەهاب و ینی ئەم ناوانە. ئێستا سیستەمی مەجید لە ئێران کەوتۆتە کار. ئەم سیستەمە چییە؟ سیستەمی مەجید بڵێن هێزی بەرگری ئاسمانە، بەڵام بۆ مەدایاتی دوور نییە. یعنی کاتێکە فڕۆکە نزمە بێتەوە هەر جۆرە موشکێ مەسەڵەن لە جۆری کروز و ئەوانە ئەمە چارەسەریەکە. مەجید خۆی طبعاً بڵین سیستەمێکە لە وڵاتانی تر وەرگیراوە تەکنۆلۆژیاکەی، بەڵام ئێران دروستیە کاتێنێسا ئەمە لە 2021 کاتە خزمەتەوە. بەڵام ئەمە سەیرەکەی ئەوەیە هەروەکو لە بەرنامەی پێشوو وابزانم 3-4 بەرنامە بێکەوتم بەسەریە ئەمە کەڕۆ بەسەری ئیشەکاتن. لەبەرەوە فڕۆکەی جەنگی ئیسرائیل و ئەمریکا ناتوانێت دەست بەجێ بزانێت کە ئەمە بینی، چونکە شەپۆلی ڕاداری نییە. ئەگەر شەپۆلی ڕاداری هەبێتن فڕۆکەکە پێش ئەمەی ئەم موشک تێبگرێ ئەو لێدا لە ناویەدا. لەبەرەوە کارۆبەسەتی هەر ئەمەش کارۆبەسەری بووبوورە، ئەمەش هەر بەکار هات لەو کاتەی بڵین کە بۆ F-35ەکە بەکاری هێنا لەگەڵ F-15ەکەیە. بەڵام کاتێک کە فڕۆکە نزمە بێتەوە سە بۆ نمونە دۆنێ فڕۆکە نزم بوو بۆ مسەیەراتیە گرت لەو مستەوایە لە دووری 15 کیلۆمەتر دەتوانێت ئەمە تەعاقوبکە بیبینێتن ئەم چەکە. لەبەرەوە چەکێکی فعالە. ئێمەش هەر لەو پێشووتومانەکە ئێران جارێ هێزی بەرگری ئاسمانی کۆتایی پێ نەهاتووە مالیەتی مەجیدی شیشەکە. ئەوەی باشیشە ئەمە لەسەر سیارەیە توانی لەسەر هەر سیارەیە دایبنی دایب مەزرێنیتن. کاتی شەڕکردنی دەست بەجێ ئەتوانێت بکشێتەوە خۆی بشارێتەوە شۆنەکەی بگۆڕێتن وەکو مەنزومەیە نییە لە جێی خۆی سابت بێتن کە ئاسان بێ لێدانی. بەڵێ ئەمە مەنزومەی مەجید لە 2021 لە ئێران دروستکرا بەشاکە بەکاردێتن.